سڵاو بینەرانی خۆشەویست لەم ئەڵلقەیەشدا بەردەوام دەبین لەسەر باسی ڕۆژئاوای کوردستان و دەلالەت و هێماکانی ڕاپەڕینی گەلی کورد بەگشتی بۆ پشتیوانیکردن لە ڕۆژئاوای کوردستان. ئەم بەردامەیەشمان هەر بە میوانداری زۆر بەڕێز مامەستا سۆران هەماڕەش پسپۆر لە بواری مێژوودا دەبێت. مامەستا بەخێربێت. زۆر سپاس دەکەم مامەستا سۆران. لە ئەڵلقەی پێشوودا زۆرتر تیشکمان خستە سەر پرسە مێژوویەکانی بوونی کورد لە سووریا بە تایبەتی و لەم ناوچەیە بەگشتی. ئەمێ ئەم بەردامەیە یاخود ئەم ئەڵلقەیە تایبەت بکەم بەم ڕاپەڕینە جەماوەریە گەورەیەی کە لە دوای ڕووداوەکانی ڕۆژئاوایی کوردستان ڕوویاندا و خەڵک بەگشتی بەرەو ڕوحێکی نەتەوەی زۆر بەهێز دەگەڕێنەوە. جارە با پرسیارەکە لەم شێوەیەوە دەست پێ بکەم، بۆچی ڕۆژئاوای سووریا هێندە گرنگە لە مەسەلەی نەتەوەی کوردە؟ ڕاستیەکەی هەموو بەشێکی کوردستان گرنگە، ینی باکوور زۆر گرنگە، ڕۆژهەڵات زۆر گرنگە، بەڵام بە پێی هەلوو مەرجەکە بابەتێکیان زیاتر هێتە پێشەوە. لە ماوە ڕۆژاوا بۆ هاتە پێشەوە، ئێمە چەند ساڵە ڕۆژاوا ناوچەیەکی گەورە بەدەستکوردەوەیە، کتوپڕ لە شەو ڕۆژێکە لە ڕێکەوتنیی نێوان ئەمریکا و قەتەر و تورکیا و ئەمانە کە تورکیا ینی بەشی سەرەکی لەم ئاراستەیە هەیە، ینی وەکو فرۆشتنێکی کوردیتیایە. ئەمە کەواڵەم قسەی من نییە، دوێنێ گۆڤارێکی جیهانی فەڕەنسی لاپۆینت بە سەردەی ڕوونسوێتی کورد دیسانەوە بڵین خیانەت لە نەتەوەی کورد، ئەمە بڵین لە بەرجی سەرەکی کە ئەم بەیانی بڵاو بێتەوە لە جیهانە. ئەمە ینی ئەوروپیا خیانەتی لە خۆی کرد، لە کوردی کرد، نی ئەوروپا خیانەتی لە بەهاکانی کرد، ینی هاتبوو چەند ساڵ بە ملیۆنای سەرف کرد لێرە بۆ شەڕ لەگەڵ داعش. جا ئەمە ینی خەڵک ناحەقێکی بینی تۆ لە ماڵی خۆ تا دانیشتووی وەکو یاسە شارێکی وەکو خانەقین، ئەم شارانە عەرەبیشی تایە، حەلەبیش وایە، حەلەب ئێستا عەرەب بە تۆڵە بچۆرە دەرەوە لە شاری خۆتە، شارێکە تۆ بە هەزاران ساڵەوەتەی ژیان لەوێ هەیە کوردی تایە. ینی تۆ وەکو مرۆڤ ئەگەر کوردیش نەبیت ئەجوڵەی هەمومان جوڵین، ئەوەی کە پاڵەوانی ئەو کوردانەی حەلەب کردیان یەکێک وەکو زیاد حەلەب ئەو کچە نازدارەمان کە لەوێ هەڵیان ناخوارەوە، ئەمانە ئازاری هەموو تاکێکی کوردیە. بەڵام خۆشبەختانە ئەو قژبڕێنە ئەو پێش قژبڕینەکە هەڵانەوەی خوا ینی کۆمەڵێ ڕووی بەس پرژبڕینەکە زۆر ئازاری خەڵکیە. پرژبڕینەکە خۆی سەردەمی ئەم سەرجەمی تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر شتەکانە گۆڕێ. پرژبڕینەکە پرچ نازامەگە داربی، ئێستا من ڤیدیۆی کۆنم هەیە لە سەرەتای نۆسەکانە ڕەشوسپی ژنێکەی بینی زۆر شتێکی بەڕێز بڵاو کرد وابزانم کە کەسێکی ئەمرێ ئاوا پرچەکەی بڕێ و لەسەر گۆڕەکەی دایانێ و بەردێکی خاتە سەر. ئەمە وەکو وایە بەشێ لە ڕۆح و جوانی ژن بێ کە کەسێکی بڵین لە دەزەیە ژنێک کە مێردەکەی من هەروان ئەمە کراوە. پرچ لە کوردیا زۆر بۆ ژن، بۆ پیاونا، بۆ ژنی کورد پرچ بەشێکە لە کللتوری ئێمە. من دایکم دایمە بیرمێ ئاوا پرچی ئەهۆنیەوە، جا داژ نابۆشانی وەکو کللتوری کوردی وابوو. جا لەم ڕۆژانەیە ئێمە خۆ لە هەر چوار پارچەکە برینارین لە کرماشان کچێکی 21 ساڵ لەلایەن ڕژێمی ئێرانەوە کوژرا، هەمان شتم بینی ئاوا ئەو کچە هەروەکو ئەو کللتورە کوردی ئەوەی بڕی و دیسان و خستیە سەر. مامەستا ئەو پرچ کۆکردنەوەی بۆ شوێ دەلالێتەوە نیە کە ئەمە خۆی ئامادە کردو بۆ شار بۆ پێش شەڕیش چۆن گاربوونەوە شێوەیەکی قژداهێنانمان هەیە. ئێمە کۆمەڵێشتمان هەیە، مەسەن ئێستا کۆمەڵێک کۆت هاتۆتەوە ئارا خاڵی خاڵکوتینی کوردی. من دۆکومنتم هەیە لە هەرسەکانە بەڵگەنامەی وێنەکانیم هەیە، لە پەنجاکانە هەمە هی پیاوی سلێمانی چۆن کردێتی، پیاوی زاخۆ چۆن کردێتی، پیاوی کەرکووک چۆن کردێتی، هەمووی بە تۆمار و بە داتا هەمامانە. ئێستا پیاوازی لێ ناوە لە خاڵکتین، بەڵام خەریکە ئەماوە، بەڵام شتە کللتوری ئەسلەکە بۆ نمونە جاران چیان کردووە، جاران هاتوون شیری دایکێکە کە کچی بوو بێ، شیری نەکوڕی وێ کچ باشە تێکەڵی
ڕەشی ژێرمەنجەڵ یا چرایان کردووە لەگەڵ زەرداوی بڵین مەڕا تێکەڵیان کردووە ئەمە مادەکەیان لێ دروست کردوە کۆمەڵی خاڵ هەیە خاڵ مەسەن شانە دروست کراوە خۆر دروست کراوە ئەمانە سمبڵی کوردین جا ئەمە بۆ ئێهێنمەوە لەم کوردبوونە نوێیە هەموو ئەم سمبڵانە زیینو کرایەوە ئەبینی ینی کشێکی گەنج جگە لە ئاڵاکە ئێستا سمبڵێکی تری کورد بوون مەسەن ئەوەی کە پێڵێن هەوریەکەنە سەریان ئەیکەنە ملیان زیاتر لە ژنا زیاتری بینی لە کچ و ئافرەتای بینی وەک لە پیاوە پیاویش بە جامانەرسەکە بەڵام ئەم خاڵانەی بینی ئەمانە هەمووی کۆدێکی تازەیەجا ئەمەی کە بە بۆچوونی من ینی مرۆڤ لە بەشی ئەڵلقەی پێشووترا تۆزە باسمان کرد بەس لێرە ئەمانێ بەقوڵتر باسی بکەین ئێمە چەند ساڵە حیزب و گروپ و تاقمی دینی ئەلمانی هەمووی شتمان پێڵێن کورد وین و ئێوە بەڵام ئەمانە شتێکی تریان پێوتی سادە ئێمە ماڵێگە بێ بمان پارێزی ئێمە ناکرێ من عرە بێ خەڵک پێشڕەوی حیزبەکان خەڵک پێشەوەی فکری ئێمە بێ ئێمە لەسەر ئەم بزوتنەوەی خەڵک ئێمە وەکو کەسانێکە ئەنووسین لەسەر ئەم کۆمەڵگایە ئێمە لەسەرەمە جارێتتر خۆمان داڕێژینەوە چکە ئەمە شۆڕشێکە لە بەردەممانە ڕووە شۆڕشێکە کە ڕەهەندی فکری هەیە چکە پێیان وتین ئەم حەقایەت و تیۆری وشتانە هیچی کار ناکە ئەوەی کە کارەکە تۆ ماڵێکە پێویستە پێویستم بە چوارچەوەیەکە عەرەب بۆ حکمی من بکە ئەوە بە بەڵگە میلەتێکی دڕندەیە میلەتێکی نەزانە توانای حکومڕانی نییە و نازانێت لەگەڵ مرۆڤ بشی فارس بۆ حکمی من بکە لە چ شتێکە فارس دە من گەورەتر یعنی ئێمە کاتی هاتوویە ئایا ئێمە عەبدین ئایا ئێمە کۆیلین بە کۆیلەی لەدایک بووین یعنی تورکێک لە مەنگۆلیاوە هاتۆتە سەر خاکەکە لە سەر خاکەکە لە تۆ ناتوانین بە زمانی خۆ قسەکەی ئەم لۆجیکە ئەگەر کورد وشیار بێتەوە بەمە ئەمە هەر ینی ئەو دقەی وشارە بیت تۆ تورک ناتوانێت مامۆستا ئەم نەفرەت لە کوردبوونە استراتیژێکی با بڵێن ناوچەیی دەوڵەتانە چونکە مازانین مەسەن حلفی بەغداد لە 37ەوە دژی کورد بووە لە 60ەکانە جەیشی عەرەبی سووری کە ئەو خۆنە بەشار و نەحافظ ئەسەد بوون هەر جەیشی عەرەبی سونی بوو هاتن دژی بارزانی لە ناو بارزان و لە کوردستان دژی کورد شەڕیان نەکرد یعنی خۆشتەکە تازە نییە بەشێوەیە ئەسا این چییە هەر زۆر ڕوونە من سادەیەکەم و حەزەکەم بە زمانی سادە قسە بکەین نی زەلامێ خاچی قەرزی باوکی بنی لایە باشە ماڵی باوکی بنی هاچی عەرزەی باوکی منە بردوێتی ئێخوە ناچێ ئەمڕۆ بڵێ وەرەکا کە هاو بەشەکەی تۆ یەت چیەکە هێرشەکە زەرێت شەریەتی باتێ ئەتێش ئێوە شەریەت با بەو خاکی کە تۆ مەشغوڵ بووی مناڵ بووی ئاگادار نەبووی ئەمە براوە ئێستا ئەمێ هەمووی ئێستا تورک قسەی لەگەڵکە لە چیە ترسێ تورک خەمەکەی ئەوەیە تۆ شار بیتەوە ئەو لەسەر خاکی تۆ خاکی وڵاتێکی داوناوە وڵاتی تورک نییە ئێ ڕۆژێ ڕۆژان وڵاتی تورک نەبووە هاتوون لەسەر خاکی تۆ وڵاتی بمبورە ئوستازێک پێیوتم بەڵێ هەر لەم بەرنامەیەدا وتی بەس زمانی کوردی بە فەرمی بناسرێنە لە تورکیا تیاچێ بۆیە ناشیکن چونکە لە سەد تا نسبەتێکی وت بە کوردی قساکن کوردن یانی پێت وایە ئەوە وا بێت ئەخۆی ئەزین چیە نەک زمانی کوردی هەر خۆی ئەمان لە هەموو وشاربوونەوەیکی کوردە ترسن خۆی داگیرکراوی چییە یعنی با نمونەیەکە بۆ بێنمەوە ئەم لە ئەمریکا تا شەستەکان ڕەش بۆی نەبوودەنگ بە کێ بڕواکە شەستەکانی سەدەی ڕابردوو ڕەش بۆی نەبوودەنگ بە باشە ڕۆژێک پاس لە پاسە ڕەش بۆ ئەبوایە بە پێوە بەستایە سپی دانیشتە باشە ئەگەر چۆڵ بۆ ئەنجا بۆی هەبوو دانیشت کچێک ڕۆژێک ژنێک ئاوە لەناو پاسەکە ئیشی کردووە هەیلاکە وەکو سپیەکە خەری وەڵی سێنوتی هەڵاس ئەو هەڵاسمە نییە ئەمە بوو بە سەرەتای شۆڕشی بڵین شۆڕشی مەدەنی لە ئەمریکا و سەرەتای وەرگرتنی ماف ئەمە لە پرسیە مرۆڤ کاتی مارتن لوتەر بەڵێ بەڵێ مە دوایی مارتن لوتەر ینی سەرکردایەتی ئەو گۆڕی ناکرد بەڵێ لە شەسەکانە کە ڕوویە ئەم ژنە ینی ڕووداوەکە سەرکردەی شۆڕشەکە نەبوو بەڵام لەویا وەکو چەخماخەکەی زۆر سادە بەڵام توانێت لە ئێستاشە لەم شۆڕشەی کوردیشە ژندوری سەرچێ بینێ ئێستا بوونەتە هێما وەکو قوربانی فڕێدان پرجبڕین سەربڕین لە ئەم با بڵێن ئەم خۆ پێشاندانانی کە لە هەریان بە زۆری کرا بە تایبەتیش لە سلێمانی ئەوەی کە من دیومە ئەتوان بڵێم نیوەی ژن بوون خۆ پیشاندەران تەنانەت کچێک نووسی بووی سوپاسی پیاوانی کوردستانەکەم کە لەم هەموو شتیا تەحاڕوشێک ڕووی نەدایانی خۆی ئەگەر تۆ سەیری خەڵوەت و هین بکەی تەچێ و خانەقا
بەشێ لەلایەن ڕۆحیەکەی چییە کە ئێمە ئاوا بەیەکەوە ئەکەوینە ئەو حاڵەتە ڕۆحیە بەیەکەوە یەک شتەکەی هیچ شتێ بەقیەوە خۆش نییە یەکەم جارە ئێمە شەقامەکانمان وەکو تەکێیەکی ڕۆحی لێ هاتووە هەمومان یەکشت یەک دەنگ ینی چین هەز بە چین ناکەی هەز بە جیاوازینە مرۆڤ ئەمە بە توێژینەوەی زانستی مرۆڤ لەو کاتانەیە تەنانەت هۆرمۆنی تایبەت ئەڕێژێ هی خۆشی بۆ هەستێ بە ئارامیەکەی ئیتر ژینگەکە نامۆ نییە بە تۆ ئیتر ئەوەی پەنا نامۆ نییە جاران تۆچی سەر سوۆسیال میدیا زەلام قسەیە کرد قسەیە کە لەگەڵ ڕۆحی تۆ بەهای کۆمەلگەکەی ناهێشتی ئێستا ئەچیتە سەر تۆڕە کۆمەڵاتیەکان هەمومان ئەگەر یەکێ ئیسلامیەکێ بێدینەیەکێ بەڵام خاڵی هاوبەشی ئەو خەریکە ئەبین تەکێیەکی ڕۆحی کۆمەڵگەی گەلی کورد هەمووی خستە سەر یەک ڕیتم یەک ئاواز ئەزانیی خاڵی هاوبەشمان دۆزیەوە خاڵی هاوبەش لە ئازارێکە لە ئازارێکیان ناین کە بەردڵمان کە خۆیمە ئەگەر هینەکانمان لێ بکەیتەوە ئەم دەمامکمان زۆر پێوە لە ژیانمە یەکێ ئەلمانیەکی ئیسلامیەکێ بەڵام کاکەویتە تەنگانەوە کوردیت کە ئەکەویتە دوژمنیش بە کورد دەبینێ تۆ ئەلمانی بەس ئیسلامی بە لەسەر مەزە من و تۆ تا ئێوارە شەڕەکەین تورکیا لەوێ سێرکە هەردوومان کوردین بعد دوو کوردی ناکۆکین لەوە زیاتر نیت بۆ ئەو لە ڕاستیدا ئەمە هەرکامێکمان شکست بێنین قازانجی ئەو لەبەرەوە ئێمە ئەبێت تێ بگەین لەوە با ناکۆک بین قەیچەکە با ناکۆک بین بەڵام ئێمە زۆر گرنگە تێبگەینەوە کە سەیریکە کە هەر لە ڕووی ڕۆحیشەوە کە هاوبەشیە دۆزینەوە چەنە گرنگە ئێستا ئاڵا لەم هەفتەیە ئاڵا هیچی حیزبێ نییە هیچ بەشێکی کوردستانی ئاڵا هیچ تاجی کووردە مانایراوە بە خاک مانای ینی هەندێک بێمانایی کرا خوا من ئەم خاڵە بازەکەم من چۆ زۆرم ببوورە کاک سۆران پێ دەڕم بەڵام ئێمە خۆشمانە بێ لۆمی خۆمان بکەین لەسەر لەم 20 ساڵە بێماناییراوە کە ئەوترا کورد بوون بۆ نمونە لە شەڕی داعشە قەت بینم ناچێتەوە لە پشتەوە کۆمەڵێ بازرگان چوو بوون لە وەختێکا پێشمەرگە خۆی شەهید دەکرد ئەوان بازرگانیان کرد لە هەموو حیزبەکانە ئەمە ڕوویا وتیان ئەمانەین تا ئەمڕۆ کەس باسی نەکرد ئەمانە هەمووی کۆدێکە تۆ لە کۆمەلگا بڵاویەکەی تو ینی کورد بوون معنای نییە بەڵام ئەمڕۆ کورد بوون مانایکی تاجر هەر تاجرە لە هەموو کاتێک بەڵام ئەگەر تاجر بیتە دادگا تاجر 30 ساڵ بیخیتە ژوورەوە ئەو وەختە کۆمەلگە تێگا ئەمە خراپەیە بەڵام کە تاجر مایەوە دوای ئەوە لە کۆمەلگا بە سەربەرزی لە ماڵێکی پێشمەرگە بە هەژاری ژیە پەیامەکە چییە یعنی کەواتە کوردبوون مانای نییە بەس ئەمڕۆ خەڵک بووە بە خاوەنی کوردبوون بەس هیوام وایە نەک هیوامانەوە ئەشبێ وابێ هەمومان تێبگەینەمە کەشتی هەمومانە سیاسیەکانە بێ لەمە لاوەک جاران مامەڵە لەگەڵ کوردبوونانەکەن ینی ئەبێ وەکو پیرۆ سەیری بەڕێ من ئێمە لەم ماوەیەشە چەند شتێکمان بیست با ناوی کەس نەبین هیچ لایەنێکیش زۆر کەس پێمانان خۆپیشاندان سوودی چییە میدیا یا سوۆسیال میدیا دەوری چی بوو تۆ پێتوانیە ئەمانە کوشت جارێ ئەگەر سوودیشی نەبێ هەر زیندوکردنەوەی ڕۆح بۆ خۆی زیندوکردنەوە بێجگەلەوەی کە ڕای گشتی جیهانی دەوری هەبێ لەمەیە ینی سوۆسیال و هەم خۆپیشاندانەکان وڵاهی یەکەوانە بکەمەوە پێشەوە ئەن شتێک هەیە پێڵێن information operation بە ئەنگلیزی بڵین ئۆپەراسیۆنی زانیاری ئەمە ئەم هەموو کیانێگە بە هەیبێ بەداخەوە کوردستان نیەتی بەڵام لە ئەستەمبول هەیە لە تاران هەیە وڵاتە عەرەبیەکان سعودیۆمانە هەیەە بەڵام لە سووریاش تا کاولە نیەتی چیەکەی تۆ ئەم دەستگای هەیە ئەو خەڵکەکەی خۆشە تەنانەت خەڵکەکەی خۆت خەڵکەکەی دەوروبەرە ئەم نەتوانە کاری لەسەرەکی لە ئەستەمبوڵە ئێستا کار لەسەر ئێماکرێت لەم ڕۆژانە سەیریکە بۆی بزانی چۆنە سێرەکەم پێیجێکی بڵاوکاتەوە نێژوونووسی بەریتانی ڕیچارد کێر نووسێتی نەنەتەوەی کورد هەیە باشە ئەم پەیجە ئەمە پەیچی بێگانەیە بە کوردیە نووسێ بەس تۆ لە وەختا کە کوردیەکی گرتووە ئەمە بۆ بڵاوەکەیتەوە سەری کە چەند کاریگەرە زە ئەمانە چیەکەن ئەیانەوێت لەو ئەمە هێزێکی گەورەیە کوردۆزیەتیەوە هێزی خۆناسین هێزی جارەیتر خاوەنددارەتی ڕۆحیان چوە لەمە ئەترسن پێتوانێت تورکیا لەمە زەرەی زۆری کرد زۆر بابێمەوەی کە جارێ وەڵامی بینەوە کە کاریگەری بەڕێی من پەلەپل ینی هەندێک خەڵگەڵێ وەڵا خۆپیشاندان هەموو شتێ ئەمە ینی تۆ کە تویتێکی من تویتم کردووە من بە ئەنگلیزیە نووسم لەسەر تویتر تویتم کردووە کابراایکی بەریتانی ملیۆنێک وەرسە فۆلۆری هیچێکە لە سیاسی گەورەکان لەسەر پەیجەکەی خۆی من دووبارەی کردێتەوە من ناڵم مەشیانە گۆڕێ بەڵام هەزارەها تویتی وامان هەبێت
وە گۆی زەویمان جوڵانەوە بڕوا بکە هەر بە هەوڵی ئەم هەوڵە هەمە جۆرانەیە هەر کەسە و لە شوێنی خۆی لەوانەیە یەکێکمان پوشە بجوڵێنێ بەڵام ئەم پوشە کە کۆ بێتەوە ئەو گۆڕانکاریە کە لە سوید لە فەرەنسا لە هەموو بڵین هەڵبژێراوی ناوی چییە شارەداری شاری پاریس پشت دروستەکە ئەمە ینی تۆ بە زمانێکی زۆر سادە بە خەڵیەتە سەر ئەم بەزمەی لەبەرەوە ئەم کەمپینە پیرۆزە و گرنگە و هەموو مناڵێ ئەو مناڵە کە بە مەمکەمژەکە و بەو هینەی پێ کاریگەریە سەرمان بەجێشتووە مرۆڤ ینی بوونەوەرێکی کۆمەڵاتیە هەموو ئەم کۆدانە کاریگەریە کاتە سەربوونی لەوانەیە سیاسێکی جیهانیەوە بینێ کاریگەری لەبەرەوە لای من یەک وشەی باشە نووسی گرنگە بەڵام زۆر گرنگە نێڵین دژمن دەست کاتە نێوانمان با من ئیسلامی بمێکێکی تر ئەلمانیوێ با قبوڵی کەین جیاوازین بەڵام بیرمان نەچێ ئەوانەی کە ئەمان کوژن نە لەسەر ئەمانیە کوژن نە لەسەر ئیسلامی دوێنێ سووریەک زۆر هاواریە کرد ئایو ئەکراد الملحدین ئێکاکە کورد ئەوەی مزگەوت لە قامیشلۆ هەیە لەو دێرە زورە کافرسانە نییە کە هەمووی خەریکی بڕواکەی مامۆستا سۆران بڕواکەی لە سەردەمی سەلاحەدینە ئەمانە هەر بەچکەی ئەمانە نییە ئەم بەدوانە بە تۆمار هەمە کە چۆن لە پشتەوە هەندێک جار وا خراپ لە سوپاکی سەلاحەدینیان ناوە پاریان ناوتن ئێسش هاتوور باسی ئەمانە هەر ئەسڵەن ئەڵڵاهو ئەکبەر ناشینەکەن ئەمانە کۆمەڵێ تاوانباری حەشا مامۆستا بتێنێتەوە عەشایر تاکو ئەسەد لێ بوو لەگەڵاوە بوون داعش چوو بوون بە داعش و لەگەڵ سەلیبیەکانیشا بوون بڕواکە لەگەڵ قاچاڵگرەکانیش هەسەدە چون بوون بە هەسەدە ئەو کاتەش هەوا بوون هەروە هیچ یعنی هەر هەمان سنەتە هەمان خەڵکە بەس هیوام وایە کوردی خۆمان ینی تۆ کەسێکی دینیت بەمانە هەڵنەخڵەتێ ینی ناکرێ ئێمە هەچ کەس بڵێ ئەڵڵاهو ئەکبەر وابزانی تۆ موسڵمانە ینی کابرایەکی تاوانبار وەکو وایە کابرایە گەڵێ دیموکراتی کاکە زەلامی وا لەم عێراقاڵە دیموکراتی ئەلفوبێ دیموکراتیت نازانێت ئێمە گوناحی دیموکراتیت نییە و ئەڵڵاهو ئەکبەریش وشەیەکی پیرۆزە بۆ هەموو مسڵمانێ بەڵام خۆ ناکرێ هەچ کەس وتی تۆ وابزانی ئەم کەسە پیرۆزە نەخێت وشەکە خۆی پیرۆزە بەڵام خەڵک هەیە ئەم ڕاچەنینە ئەم ڕاستانە تۆ پێت وایە هەر خۆرزکە یاخود یعلام حیزبەکان دەوریان بۆ تێ حکوومەتی هەرێم دەوری بۆ تێ یان خۆرزکە لە خۆی تەقیەوە ینی وەڵاهی خۆی یەخشت نییە کۆمەڵە شتە ینی بڵێ تونەڵی ئەمڕۆ تۆڵە کۆمەڵایەکان کاریگەریان زۆرە من خۆم ینی بڕواکەی ینی ئەو هەفتەی کە حەلە وای لێ هاتچکە من ڕۆمێژۆکی ئێزانم کە ئەمە چەند نەعادالی ینی کۆمەڵێ تاوانباری دڕندەی هاتوونەتە سەر مرۆڤی کورد بەو شێوە ناشینە ئەیان کوژن من لە پرسەی باوکمەوە ینی ئەوە قورستین پرسەم بۆ هەفتەیە بڕواکە ئەو هەفتەیە نییە ینی ئەترسام جەڵدە لێمە ئەو مونەخەم بار بووم ینی هەمومان ئەمە ڕقێک و هەستێکی ناعەدالەتی ئامادە بوو تیامان کە هات ئەم پیاوە جام پیاوەیە من تقریبا 6 مانگە بەردەوام تویتی لەسەرەکەم لەسەر تویتر پیاوێکی زۆر تاوانبارە ئەمە کەیسی هەیە کەیسی لۆبیکردن بە پارە ینی لە مەحکەمە بووە پێشەمە هەر لەسەر قەتەروەمانە کەچی ترامپ ڕێخستیەوە سەر هەمان شوێن بۆی دیسانەوە ئەمە پارێکی زۆری وەرگرتووە لە بینی تورکیا و قەتەروەمانەوە هات بە قیادەی کەوتی ینی بە کوردیەکەی پیشتان تێکەین باشووریش هەستی بەترس کرد و ئەمڕۆ میدیای باشوور لە خزمەتی ئەم مەسەلەیە ئەمە گرنگە ینی جێی سوپاسە بەڵام ئەبوایە زووتر خەبەرمان بواتەوە ئێمە تەنهاین و ئەبێ هەموو دنیاشی لەگەڵ بێ هەر هەسکەی تەنهای وا ئیژ نەکەی ئاوامان لێ وەکو ئیسرائیل ئاوامان لێ ئەبێ هەموو ڕێژە تۆ کارکەی بۆمانەوە نابێ چاوەڕێکی ئەوروپیە بپارێزێ بۆ بپارێزێ ئەبێت تۆ خۆت مناڵە لە خوێندنگا من دایماڵم ئەڵێم مناڵە بکەی بە سەربازی فەرهەنگەکە شەر نییە بەچەک بەس داکۆچی لە خاک و نیشتیمانکە بە خوێندن مناسبە بۆ قسەکەی بەڕێزت خۆم لە ناو لە نەجەفا ژیاوم ماوەیەکی زۆر دیقەتم داوە ئەمە بیبەستمەوە بە ئێستا و قسەکەی بەڕێزت مناڵی 4 ساڵ و 5 ساڵ هاتووە لەبەر دەممە هەرچی بەرحەمەی حسێنە لەبەری بۆ وتوێتیەوە نەچوتە مەکتەب ئەوەیە چاولێکە ئەوڕەتی خاوەنی دەسەڵاتە چاولێکە تۆ ئەمە ینی بۆ ئەو حسێن مانایە حەقی خۆیەتی بەس بۆ ئێمە کوردبوون مانایە کوردبوون ئەزانی کوردبوون چەنە تشەیعبوونی خۆی لەبەری کردو ئەخرەوەی ئێمە لەسەر خاڵک یەکگرتنەکانمان خاڵی یەکگرتوویمان زۆرە
وەنەتەوەین بە هەموو پێوەرێک نەک ئێستا یعنی نەتەوەیکی و نەقوڵە ئێستا سیرکە شاماران سیرەکەم لەسەر دەریاکە لەسەر دەریای سپینەوە ڕاست لەوێەوە شوێن هەیە بە ناوی شامارانەوە هەتاوەکو کرماشان باشە یعنی هەچی ئەو شتانی ئەمان چیرۆکی هاوبەش جەژنی هاوبەش نەورۆز مەسەن نەورۆز ینی ئەم نەقوڵایی هەیە لە کووردا چەند ساڵە ئێمە کاگەێنە نەورۆز شەڕێکی نەگەڵێکە لەسەر ئایا کوردی یا کوردینە ئەمە تەمەنەمە لە دەرەوە ئیشمان لەسەرەکەن کۆدەکانی یەک بوونمان ئەوەی کە مناڵەکەی ئەوە زۆر مهمە ئەو مناڵە هاوبەشیەکە دۆزێتەوە لەگەڵ پیاوە پیرەکە لەگەڵ دەوروبەر چییە خۆیەتی ئێمە ئالەوانە ئەمە دەوڵە دەبێ کاکە یعنی ئێمە لە مێژوویەکی خۆمان نەنووسیوە تا ئەمڕۆ مێژووی خۆمان نەنووسیوە مێژوو لای منەڵم تاپۆی وڵاتە ینی مناڵەکەت ئێستا من کەسێک چۆن نەیتوانی لە تەلەڤیزیۆنە بڵێ ئەم کوردانە چیەکەن لە حەلە بۆ لەوێن یعنی تۆ ئەقرەمە ئەمە کارەساتە چونکە کەسیش نییە وەڵامی باتۆ کەسیش نەیخوێندووە لە خوێندنگا کە حەلەب شارێکی گرنگی تۆ بووە تۆ خەڵکی سەرەکی حەلەبیت و بەشی گەورەی سووریا بوویتە دوو گەڕک جا ئەمێ مەبەستی من چییە ینی ئێمە ئەبێ ئەو چیرۆکە هاوبەشانە کاری لەسەرکەین یعنی مناڵ ئاماداکەین چۆن ئەو مناڵە زۆر گرنگە چیرۆکی حسەین چیرۆکی هاوبەش نەتەوە بە دەوری چیرۆک کابێ بنەتەوە کە تۆ چویت وەختی خۆی سەیریکە نەتۆڕە کۆمەڵایەتیەکانیانە بۆ بەڵام کابراایکی کورد لێرەوە ڕۆشتووە لە لوڕستانەوە چۆتە سەر دەریاکە هەر چیرۆکی شامارانی گوێ لێ بووە چاولەکە یعنی هەستی بە نامۆیی نەکردووە چونکە لەوێش لە 21 مانگە نەورۆزیان کردوێتەوە تێگەی ئەمانەیەنی ئەمە کۆدی نەتەوەیی لە پێش سەردەمی نوێە کە بڵین ئامرازی پەیوەندی نەبووە هەموویمان هەبووە چیرۆکەکانمان بە سەدان شتی هاوبەشی ئەم چیرۆکانە ینی تۆ بەوە ئەبی نەتەوە بە دەوری کۆمەڵە چیرۆک و ئەفسانە نەتەوەیە لە هەموو جیهانە وایە جا ئێمە ئەم 30 ساڵە بەڕاستی ئەو لایەنەمان کان ئەوەی دوژمن هەوڵەیە ینی ئەخ نەورۆز زۆر گرنگە ینی مامۆستا سۆران من ینی نەورۆزێکێکە لە بناغەکانی ینی ڕۆژێک نییە کورد نەورۆزی نەکردبێت وە کورد خاوەنی یەکەم نەورۆز ئەمە بەهین من بەعاتفوشت پێ ناڵم بەسەر چاوە پێ دەڵم کاتێ 800 ساڵەوە پێش کابرا لەسەر ئەستێرەناسی خوێنێڵێ نەورۆزنامەی کوردی سوود لە بۆچوونی کورد دەبینێ نامەی کە باسی بڵین ئەستێرەناسیەکە نەورۆزنامەی کوردی ینی سەیری کە چەند قوڵایی هەیە جا سەیری کە چەند نامۆیم لە خۆمان باشە 800 ساڵەوە پێش نەورۆزنامەی کوردی کابرا کتێبەکە لەسەر کشت و کاڵیش نووسێتی باشە کابرا کوردیش نییە بەڵام بە نمونەیەکەوە نەورۆزنامەی کوردێنە ئیبەسێتەوە بە بابەتی ینی ئەوە لە فەرهەنگمانە هەیە جا بێمەوە سەرەوەی کە ئێمە بێ کار لە سەرەوانە بکەین و نەمان کردووە بەڵام خۆشبەختانە من زۆری ینی قەت بە هیوانە بووم بەڵام زۆر خەمم بوو نی ئەم چەند ساڵە بەڕێز ئاگاداری من لە بوارە زۆر کارەکەم کورچەیە ئەمانە هەمووی بەرنامەکەم کە خەڵک زۆر هەموو باشە تۆ بڵێ من بەچای خۆم ببینم ئەموو بەزەیتان بە کوردستان هەبێتەوە ئەن تۆ کۆلی پارتی ئەوە نەمەنووسی بەزەیتان بە کوردستان کاکە ئەمە تیاش ینی وای لێ هاتبوو من خەمم بوو بەڵام ئێستا سەیرەکەم ئاڵاکە وا شیرین بووە یعنی ئاڵاکە وا جوان بووە و کەسی ناتوانێت چیتر پێ بڵێ ئەنی سەیرێکی حیزبەکانیش بێدەنگ بوون ئەگەر ببین پارتە سیاسیەکان بێدەنگیان هەڵبژاردووە ئەوانەی دژی کورد و ئێستا خەڵی پێشەوە هەمووی بەگشتی ینی کا سیاسیەکە کپیەکی تایە خەڵک پێشەوە ینی ئەم خاوەنددارێتی لای من گەورەترین سامانە ینی مامۆستا سۆران کە خەڵکە بینی ئاڵاکەی کردووە سەرشانی کەس بینەوە تۆ چۆن ئەم ڕۆژە لۆریەکەم بینی لە پشتەوە نییە وێنەم گرت زۆر کاریە لەسەر سێرەکەم نووسێتی ئەها لۆری پیزە بێت نووسێتی 2 زائد 2 کاتەیەک ئەها هەر کەسە و بە زمانێکی خۆی ئەڵێ منیش بەشدارم ئەمە چیرۆکی هاوبەشە ئەمە نەتەوە بوون خۆی هەموویمان تیا بوو بەڵام لە ناو ئەم یاریە سیاسیە لێمان تێکچ وامان لە یادمە هەموو خەریکی ئەوە بووین لە یەک بین تەپ و تۆزەکەی هەمووی لابرا چینەوە سەر پلێت کە ئەچیتەوە سەر پلێت کە ئەچیتەوە سەر وەکو وایە کە ڕوو دەبیتەوە کوردیت کە ڕوو دەبێتە قاتێکی شیرین لە برامنیش قاتێکی قاوەی بەڵام لایبێن مرۆڤین هەردووکمان مرۆڤین کوردین زۆر سپاس ماندوومان کردی بەڕێزی خۆشحاڵ بینەرانی بەڕێز بەم شێوەیە کۆتایی ئەڵلقەی دووەمیش پێگەیشتین تا بەرنامەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ